بەبێ تەڵتین کێشەی موچەی هەرێم لە بەغدا کۆتایی نایە و مەترسی فەوتانی موچە هەیە. بارزانی بەهەڕەشە بانگەشەی هەڵبژاردننی دەست پێ کرد و سیاسەتی ناکۆکی لەگەڵ بەغدا درێژە پێدەدەن. شاندێکی سەربازی هەسەدا بۆ تاوتوێکردنی تێکەڵبوون لەگەڵ سوپای سووریا لە دیمەشقا. بەهۆی جێبەجێ نەکردنی بڕیاری تەڵتین کە لەلایەن دادگای فیدراڵیەوە دەرچووە، تاوەکو ئێستا کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هەڵپەسێردراوی ماوەتەوە و کاتێکدا لە بەغدا بەم جوانە دابەشکردنی موچەی مانگیدا دەست پێ دەکات، بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان موچەی مانگی هەش دابەش نەکراوە. ئەوەش بەهۆی ئەو ناکۆکیانەی لەسەر پابەند بوون بە بڕیاری ڕادەستکردنی داهاتی نانەوتی کە لە نێوان هەولێر و بەغداددا هەیە. چاودێران ئاماژە بەوە دەکەن بۆ چارەسەربوونی تەواوەتی کێشەی موچە پێویستە بڕیاری تەڵتینی موچە لە بانکە فیدراڵیەکان جێبەجێ بکرێت. بە پێچەوانەوە ئەم ساڵیش وەک ساڵانی ڕابردوو بە ئەگەری زۆرەوە دوو موچەی فەرمانبەرانی هەرێم دەفەوتێت. دوێنێ پارتی دیموکراتی کوردستان بە وتارێکی مەسعود بارزانی بانگەشەی هەڵبژاردننی دەست پێ کرد. وتارەکە هاوشێوەی پەیامەکانی پێش و پێک هاتبوو لە کۆمەڵێک کە ڕەشە لە بەغدا کە چەندین ساڵە دەیکەن بەڵام هیچیان پێناچێتە سەر. هاوکات ساڵ لە دوای ساڵی سازشی زیاتر بۆ بەغدا دەکەن تەنها لە پێناومانەوەیان لەسەر کورسی دەسەڵات. چاودێرانیش پێیان وایە بەردەوامبوونی بەهێزبوونەوەی پارتی بۆ خولی داهاتووی پەرلەمانی عێراق جارێکی دیکە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان لە موچە و هەموو ئەو خزمەتگوزاریانەی کە بەهۆی سیاسەتی ناکۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا تووشیان بووە بەردەوام دەبێت. هەڵبژاردننی ئەم جارە دەرفەتێکە بۆ ئەوەی خەڵک بۆ پارتی بسەلمێنێت کە ئەوان لەگەڵ سیاسەتی حیزبەکە ناکۆکن و نانەوێت چیتر بەغدا شوێنێک بێت بۆ ناکۆکی و ململانێ لەجێی ئەوە ببێتە ناوەندێک بۆ هێنانەدی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان. بەپێی چەند سەرچاوەیەکی هەواڵی ڕۆژاوای کوردستان، شاندێکی سەربازی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە دیمەشقی پایتەختی سووریایە بە مەبەستی گفتوگۆ دەربارەی چۆنیەتی تێکەڵکردنی هەسەدە و سوپای سووریا. ئاژانسی نۆرسپرێسی ڕۆژاوای کوردستان بڵاوی کردوتەوە درەنگانی شەوی ڕابردوو شاندەکە گەیشتۆتە دیمەشق. شاندەکەش پێکاتووە لە سیپان هەمۆ و سۆزدار حاجی و ئەندامی فەرماندەی گشتی هەسەدە و ئەبجەر داود و شاکار دێرەزووری کە دوو فەرماندەی هەسەدەن. بەپێی زانیاریەکان بە یەکەم کۆبوونەوەی سەربازی دادەنرێت لەو کاتەوەی بەهۆی ڕێکەوتنی دەیاداری ئەمساڵ بڕیاردرا چەند لیژنەیەک دروست بکرێت ئەمڕۆ گەڕی یەکەمی دانووسانەکان لەو بارەوە دەست پێ دەکات.